بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە ڕۆژی جیهانی ئاشتیدا ئاشتەوایی سیاسی لە کوردستان نەماوە و ئاشتەوایی کۆمەڵایەتیش کەوتۆتە مەترسیەوە. 21 هەموو ساڵێک وەکو ڕۆژی جیهانی ئاشتی لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان دیاری کراوە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە پەیوەندی نێوان خەڵک و حکوومەت لەلایەک و حیزبەکان لایەکی تر پەیوەندێکی ئاشتیان نییە. پەیوەنددارێک لە بەرزان عەبدوڕەحمان عەلی ئەندامی پەرلەمانی کوردستان، بەهادین عەبدوڵڵا ئەندامی کەمپینی ئاشتەوایی سیاسی لە ئەستۆدیۆی سەرەکی، هەروەها لە ڕێگەی سکایپەوە ئیبراهیم محەممەد مامۆستای زانکۆ تاوتوێن پرسە دەکەن. لە سەرەتەدا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ئاشتی و ئاسایشی کۆمەڵایەتیش کەوتۆتە مەترسیەوە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان ڕۆژی 21 نۆی هەموو ساڵێکی وەکو ڕۆژی جیهانی ئاشتی دیاری کردووە. یادکردنەوەی ئەم ڕۆژە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا بەهۆی پرسی سەرۆکاتی هەرێمەوە ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستان نەماوە. ئاوکات بەهۆی کەمکردنەوەی موزەی فەرمانبەران بۆ کەمتر لە نیوە کاریگەری کردووەتە سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی لە نێوان خێزانەکان. دەیان خێزان بەهۆی قەیرانی داراییەوە هەڵوەشاونەتەوە. لە ساڵی ڕابردوو بە دیاریکراوی دوای کۆبوونەوەی 19ی ئابی پەرلەمانی کوردستان بۆ هەمواری یاسای سەرۆکاتی هەرێم پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئاڵۆزی تێکەوت. ئێستاش پەیوەندی لایەنەکان لە ململانەیەکی دیموکراسیەوە بووەتە ململانەیەکی دوژمنکارانە. ئاشتەوایی سیاسی لە نێوان لایەنە سیاسیەکان ئەو کاتە نەما کە پرسی هەموارکردنەوەی یاسای سەرۆکاتی هەرێم هاتەکایەوە و وادەی مەسعود بارزانیش وەکو سەرۆکی هەرێم بەسەرچوو دواتر بە بڕیارێکی مەکتەبی سیاسی پارتی بە زەبری هێزی سەربازی پەرلەمان پەکخرا. لالایەکی ترەوە بەهۆی بەردەوامی حکوومەتی هەرێم لە سیاسەتی سکاڵگوشین و کەمکردنەوەی موزەی فەرمانبەران بۆ کەمتر لە نیوە ئاشتی کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان کەوتۆتە مەترسیەوە و دەیان خێزان بەهۆی قەیرانی داراییەوە هەڵوەشان و هەزاران خێزانیش بە کوولەمەرگی ژیان بەسەر دەبەن. دوای ئاڵۆزبوونی پەیوەندی لایەنە سیاسیەکانیش چەندین دەست پێشخەری کراون بۆ کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان و چارەسەرکردنی کێشەی سەرۆکاتی هەرێم بەڕێگەی ئاشتی و دیالۆگ، بەڵام دەست پێشخەریەکان تاوەکو ئێستا بێ ئەنجام بوون. چەندین پرۆژەش بە ئامانجی باشکردنی بژێوی و گوزەرانی خەڵک دراونەتە حکوومەت بۆ کۆتایی هێنان بە سیستەمی پاشەکەوت، بەڵام حکوومەت سوورە لەسەر پەیڕەوکردنی سیستەمەکە و هیچ دەستکاریەکی سیستەمی موچەی نەکردووە. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاک عەبدوڕەحمان ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین، خوێنەوەتان بۆ ڕۆژی جیهانی ئاشتی چییە و سەبارەت بە ئاشتیش لە کوردستان خوێندنەوەتان چی؟ سوپاس دەکەم. دیارە لە ساڵی 1970 کەواتە 35 ساڵ پێش ئێستا ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان 21 نۆی دیاری کردووەکو ڕۆژی جیهانی ئاشتی، بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستاندا من پێم وابێ لە 105 دانیشتوانی هەرێمی کوردستان یاخود خەڵکی کوردستان نازانن کە ڕۆژێکی لەو شێوە هەیە و یادیشیان نەکردوێتەوە. ئەمەش بەبەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زۆرینەی ژیانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بەداخەوە دێڵێم لە شەڕ و ئاژاوە و ناکۆکی و ململانەی سیاسی و مێژوێکی دوور و درێژی هەیە مەسەلەی شەڕکردن لە هەرێمی کوردستان و عێراقشا ئەگەر فەیری مێژووی کۆن و نوێ بکەین. بنەماکانی ئاشتی لە بەپێی پێوەرەکانی دنیا بریتە لە برایەتی، پێکەوە ژیان، تێگەیشتن و یەکتر خوێندنەوە لە پرسەچارە نووسازەکانە و پێگەێنانی دامەزراوەی سیاسی و یەکسانبوونی هاوڵاتیان لە بەردەم یاسا بەبێ جیاوازی. بەڵام ئەگەر بین دیقەت بین لە بەرامبەر ئەم بنەما سەرەکیانەی کە بنەمای سەرەکی ئاشتین لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا هەمویان لەژێر نیشانەی پرسیاری گەورەدان و هەرێمی کوردستان بەداخەوە دێڵێم لە ئێستادا دۆخێکی ئەوەندە ئاڵۆزی هەیە کە نە ئاشتەوایی سیاسیمان هەیە و نە ئاشتەوایی کۆمەڵایەتیمان هەیە. من زۆر بەداخەوە دێڵێم زیاتر لە ساڵێکەوە بۆ ساڵێک زیاترە هەرێمی کوردستان ململانە سیاسیەکان وای لێ هاتووە بە تەواوی کاریگەری خستۆتە یا کردوتە سەر پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان و لە ئێستادا ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستاندا شتێک نییە بۆ ناوە هەبێت ئەمە کاریگەری ڕاستەخۆی کرێتە سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی کە بەڕێز ئەو بنەمای جیهانین بۆ ئاشتی ئێستا بۆ لە کوردستان
چ بنەمایەکی گشتیمان نییە بۆ ئاشتی ئەوەی کە ناو بنرێت. بەداخەوە ئێمە ئەگەر سەیریکەین پێکەوە ژیان لە هەرێمی کوردستاندا بە تایبەت لە نێوان لایەنە سیاسیەکاندا زۆر کەمە کێکێکە لە بنەماکان وەلێک گەیشتن لە ڕاستیدا لە نێوان لایەنە سیاسیەکاندا ئێستا بوونی نییە هەروەها یەکتر خوێندنەوە و ڕاوەرگرتنی یەکتر لەسەر پرسە چارە نووسازەکانە وە گرنگیدان بە دامەزراوە دیموکراسیەکان و دامەزراوە شەریەکان لە هەرێمی کوردستاندا ئەمانە بنەمای ئاشتین ئەمانە لە کوردستانە بەداخەوە یاخود هەر نین یا کە هەمن ڕێژەکەی ئەوەندە کەمە لە ڕاستیدا ڕەنگە بە پوینتیش نەخوێنێتەوە. باشە کێ بەرپرسیارە لەوەی کە ئێمە ئەم بنەما ئاشتیانەمە لە هەرێمی کوردستانە نییە؟ ئەو دۆخەی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە بە تایبەت لە ماوەی ساڵەکە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی کە لە پەرلەمانی کوردستاندا دەستی بۆ برا بەداخەوە دەڵێم کورسیەک لە هەرێمی کوردستاندا بۆ هۆی تێکچوونی ئاسایشی یاخود ئاشتەوایی سیاسی و ئاسایشی سیاسی و ئەم ئاشتەوایی سیاسیش ئەوەندە ملانەکانی خۆڵ کردەوە کاریگەری ڕاستەوخۆ ناڕاستەخۆی کردە سەر ئاشتەوایی کۆمەڵایەتی و تەنانەت ئاشتەوایی خێزانیش لە هەرێمی کوردستان. باشە بۆ پێ دوایە کورسێک مەسەرەت کاریگەری کرد هەمومان دەزانین ئاشتەوایی سیاسی کۆمەڵاتی لە کوردستان مثلەن کورتێکە چ پێیت باشتەوەی کۆمەڵایەتیەوەیە مەساگە سیاسیەکەش تێکچوونی بارودۆخی سیاسی لە هەرێمی کوردستاندا و ئەو ململانەی سیاسی کە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا هەیە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە لە 1970 ساڵی ڕابردووە پەرلەمانی کوردستان دەستی برد بۆ هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆیە دەکرا ئەو کورسیە بە شێوازێکی ئاشتیانە جێبی هەڵڕێت و بە شێوازێکی دیموکراسیانە هەڵبژاردن بکرای لە پەرلەمانی کوردستانەوە کۆتایی بەو دەسەڵاتدارێتی کە بەداخەوە دەڵێم لە ئێستادا شەڕی کورسی پێ ئەوترێت کۆتایی پێ بهێنرێت و هەرێمی کوردستان تووشی ئەو ململانە سیاسی نەبێت و ئاشتەوایی سیاسی بە تەواوی نەکەوێتە ژێر پرسیار و ژێر مەترسیشەوە. یەک کورسی ئاشتەوایی لە کوردستان خستۆتە مەترسیەوە لە ئێستادا بە دڵنیاییەوە ئەو کورسیەیە و ئەو کورسی هەمووشمان زانیمان کە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە نەتوانرا بنەماکانی مافی مرۆڤ سەرۆربوونی یاسا دەسا دۆستکردنی دەسەڵات ئەمانە لە ڕاستیدا لە هەرێمی کوردستاندا جێگیر بکات بەداخەوە دەڵێم وا ساڵێکیش بەسەر بە نایاسایی داگیرکردنی ئەو کورسێدا یامانەوە لەسەر ئەو کورسێدا وای کرد ئەو دۆخەی لێکەوتەوە کە ئێستا دواتەگەرم و لای بەڕێستکاک بهاتنی جەنابیشت بەخێر بێت. ئێوە کەمپینێکتان ڕاگەیاندەوە بەناوی کەمپینی ئاشتەوایی سیاسی بزانانی ئامانجی ئەم کەمپینە ئێوە چیەوە تانەوێ چی بکەن؟ سپاس دەکەم. کەمپینی ئاشتەوایی سیاسی لە 9 2016 دەستی بەکارەکانی کردووە ئامانجێکی هەیە کە ئەویش بریستیە لە دەستەبەرکردنی پاراستنی دەستکەوتەکان و بەدیهێنانی ئامانجەکان. بەڕاستی ئەم ئامانجی ئێمە گەورەیە کۆمەڵی چالاکی لە خۆی دەگرێت. یەکێ لەو چالاکیانی کە لە ئەسنای کارەکانمانە بڕیارمان لەسەر داوەکو ئەندامانی دامەزرێنەری بریتی بوو لەوەی کەوا لە مۆنومنتی هەڵەبجە لە پایتەختی ئاشتی لەوێ بڕیارماندا هەر 5 سەرکەسی یەکەمی پێنج لایەنە سیاسەکە لەوێدا کۆبکەینەوە. بەڵام دوای ڕاوێژکردن لەگەڵ کۆمەڵانی خەڵکو و لەگەڵ کەسانی پسپۆرە بەڕاستی ئەمە بووە شتێکی قورس و مستەحیل لەبەرەوە بڕیارماندا بیگۆڕین بە کەسانێکی تر بە کەسی 2 میلیۆنە سیاسیەکان و ئێستاش کۆمەڵی جموجۆڵ و چالاکیمان دەست باشسەبار بە پێکاتەی دوای نێسەرەوەی کە دەتانەوێت چی بکەن سەبار بە پێکاتەی ئەم کەمپینە لە کێ پێک دێت ینی چەند تەنان لە سنووری پارێزگای سلێمانی یاخۆ لە شوێنەکانی تریشەم کەمپینە خۆشببختانە تا ئەسکانێ ئەوەی کە ئەوی چالاکیانی کە کراوە توانە لە دەڤەرێکایە بەڵام ئێمە توانیمانە تەجاوزی ئەوە بکەین سەر ڕای پێنج پارێزگاکەی هەرێم توانیمانە ناوچەکانی دەرەوەی ئەو ناچەکەشە لە سەرەکان ناچە ئیدارەکانی دەروی هەرێمی کوردستانیش ئەوشتیا بەشدارە حتا بە شنگال و هەروەها خانەقین و کەرکووک و شوێنەکانی تری شەوانەیە ئەمە پێکاتوە لە 300 ڕێکخراوە ئەم 300 ڕێکخراوە لە نێوان خۆیانە بۆ هەر شارێک یا بۆ هەر دەڤەرێک کۆمەڵە کەسێکیان نوێنەری توی هەڵبژاردووە 60 نەرایەتیان هەڵبژاردوو ئێمە کۆنفرانسێکمان ئەنجام داوە لەو کۆنفرانسەیە ئەجێندا و هەروەها پێڕۆپرۆگرامی ئیشەکانمان داناوە منسنیها ئەوەی هەڵەبجە کە بریارە لە یەکی دەیە ئەنجامی بدەین. باشە بەکوێ گەیشتن سەبارەتەوەی کە بەڕێ زووتر دەتانەوێت ئاشتەوایی سیاسی یاخود دیبێتێکی ئاشتی لە پایتەختی ئاشتی لە هەڵەبجە
بەڕێوەبەر لەگەڵ حیزبەکان بەکوێ گەشتون و وەڵامی حیزبەکان چۆن ئێمە قۆناغی یەکەم تیا سەرکەوتوو بین کە توانیمان ڕەزامەندی ئەو ڕێکخراوەکان و هەروەها پێشوازێکی زۆر گەرممان لێکرا لە ڕێکخراوانی پارێزگاکان و هەروانەوانی دەروی هەرێمی شایانێ. قۆناغی دووەممان بریتی لەوە کەوا بانگێژنەمەکە ئامادە بکەین و سەردانی لایەنە سیاسەکان بکەین تا ئێستکانێ سەردانی 4 لایەنی سیاسیمان کردووە، بەیانی ئینشاڵڵا سەردانی لایەنی پێنجەم دەکەین و سەردانی هەولێر دەکەین. ئەم 4 لایەنە ئەوەی ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردوون بەڕاستی ئیشەکە و چالاکیەکان زۆر بەلاوە باشە، پشتگیری حتا بڕیاری پشتگیری مادی و معنەویشیان داوە بۆ ئیشەکەمان و زۆر بەلایەنەوە باش و ئومێدی سەرکەوتنی لێ دەکەین. ئەو دیبێتی کە ڕێکی بخەن لە کەیرێکی دەخن لە یەکیدا لە یەکیدا بەڵێ لە باشتانوی چی بکەن مەسەن لەم دیبێتی؟ وەڵاهی ئێمە نامانێت بنین دیبیت لەبەرەوە ئێمە ئەمانەوێت ئەم 5 لایەنە سیاسیە لەسەر مێزی گفتوگۆ کۆبکەنەوە لەوێ هەریەک لەو لایەنەیە چەند دقەیەک بۆی هەیە مبادرەیەکی ئاشتی، یعنی قسە بکات لەسەر ئاشتی نە قسەکانی پێشوو ئەبێ مبادرە هەبێت، چونکە لە خوێندنەوەمان لەوەنی تێکەڵی کۆمەڵانی خەڵکمان کردووە خەڵک زۆر ڕەش بینە، ئەبێ ئەوان قسەیەکی تازەیان هەبێ بۆ ئەم بارودۆخە. ئێستا بەڕاستی بار زروفی کورد گڵۆلەی لە لێژیایە، ینی ئێمە سیرەکەی بەرە خوار دێت، ئەبێ ئاگامان لەوە بێت ئەم خۆناغەتێ بەڕین ئەو چەقوەسویە بەڕاستی ئەزمونونەکەمان لی باش. و کارەکەی چی بوو کە بەڕێستان وتت ئێوە سەرتا بەنیازبوون کە تەنها کەسی یەکەمی حیزبەکان بەشداری پێ بکەن، بەڵام ئێستا بۆچی دابەزین بۆ داواکارێکەکەتان بۆ کەسی دووەم ئەگەر ئەوە نییە کە ئەوەش دابەزێ بۆ ئاستی خواردتر؟ نەخێردا نابەزێت. یەکێک لەوانەی کە ئێمە ئیسرارمان لەسەر کرد لەسەرەوەی کەسی یەکەم بێ، بەڵام سەفەری جەنابی کاک نەوشیروان بۆ دەرەوانی و هەروەها بەڕێز کاک مەسعود لەو کاتێ هەر لە دەرەوە بوو، لەبەرەوە تۆزێ ئاستەنگمان بۆ دروستە بوو، وتمان ئێمە وازیشمان لەوە نهێناوە، ئەوە قۆناغی یەکەمە، وتمان ئینشاڵڵا ئێمە لەمە سەرکەوتوو بوو، قۆناغی دووەم ئینشاڵڵا حاولە ئەکەین کەوا کەسی یەکەمیش کۆ بکەین. باش. ئێستا چەند لایەنی سیاسی وەڵامی ئێوەیانداوێت و کە ئامادەی ئەو دانیشتنەی ئێوە دەبن بۆ مەسەلەی ئاشتی و گفتوگۆ؟ ئێمە لە سەردانەکەمان ینی گفتوگۆمان لەگەڵا کردوون، ینی لێمان تێگەشتون لیان تێگەیشتون کەوا پشتگیریمانەکەن، بەڵام پێویستیان بە مناقەشەیەک هەیە بگەڕێنەوانێ دوای ئەوەی وەڵاممانەدەن و بەزەونی تێگەیشتوین زۆربیان پشتگیریەکەن و پیان خۆش بوو. پشتگیریەکەیان تا ئێستا وەڵامەکە نەدراوەتەوە، وەڵامی ڕسمیان نەداینێتەوانێ، بەڵام هەمویان ئەوان وتوانێ ئێمە ئەوەی ئیشی ئێمە ئێوە ئەیکەن، ئێمە دەستخۆشیتان لێکین، ئێمە بە هەموو شێوێ هەڵکاتان. باش، زۆر باشە. مامۆستا بەماگە بگرم ولا بەرسەبات بە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان، ئەو پەیوەندی کە ئێستا لەنێوان هێزە سیاسەکانێت لە بارودۆخی کوردستان پەیوەندێکی دوورە لە ئاشتی و پەیوەندێکی دوژمنکارانە پێ دوایە لە ملوانەی مەدەنی یاخود دێموکراتیانە دوور کەوتۆتەوە لەسەر ئەو بارودۆخی کە لەسەر پشت سەرۆکایەتێرە؟ بەداخەوە ئێستادا یاخود دەتوانین بڵین لە مێژووی دوور و نزیکدا بەتایبەت لە چارەکە سەدەی فەرمانڕەوایی کوردیدا لە هەرێمی کوردستاندا هیچ کاتێک و هیچ زەمانێک هێندەی ئێستا لایەنە سیاسیەکان یا پارتە سیاسیەکان ناکۆکی نەبووە لە نێوانیاندا و هیچ کاتێک ئەوەندەی ئێستا دژایەتی یەکیان نەکردووە. زۆر بەداخەوە دەڵێم هەر یەکەیان ڕویان لە ئاراستەیەکە کە ئەمە وای کردووە بە تەواوی هەم ئاشتەوایی سیاسەکەی تێکداوە و هەم ئاخری کە ئاسایشی لە ڕاستیدا نیشتیمانی ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکی شتێک دەچێت. ئەمانە بۆ خۆی کاریگەری هەیە، بۆیە تاکی دەکەمەوە لەوە ئەگەر هەموو لایەکمان هەموو لایەنە سیاسیەکان ئیرادەیەکی بەهێزمان هەبێت لەوە ئاسانتر نییە ئێمە هەرێمێکی پڕ ئاشتەوایی دروست بکەین، بەڵام بەداخەوە سووربوونی یا مکوڕبوونی لایەنێکی سیاسی وای کردووە هەرێمی کوردستان گەشتەوە بەم دۆخی کە ئێستا وەکو ئاماژەم بۆ لایەنێکی سیاسی لایەنەکانی تریش، یعنی ئاشتی بەتەنها ئاشتەوایی سیاسی بێگرێت؟ ئاشتەوایی سیاسی بە هەموو لایەنێک دەکرێت، هەموو لایەنێک ئارزووی لێبێ دەتوانێت ئاسایشی نیشتیمانی یاخود ئاشتەوایی نیشتیمانی تێک بدات ئەگەر لایەنەکە زۆر بچووکیش بێت. بەڵام ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا لەبەر چاوە ئەممان دەزانین کە ململایەنە سیاسیەکان زیاتر لەسەر کورسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دروست بووە وەلەو کاتەوە دروست بووە کە پەرلەمانی کوردستان بە شێوازێکی یاسایی دەستی بردووە بۆ هەمواری یاسایەک کە پێ دەوتێت هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە پێشتر بە واژۆی بەڕێز کاک مەسعود بەرزانی بۆ خۆی واژۆی کردووە کە ماوەی 2 ساڵ کاتەکەی بۆ درێژکرایەوە دەبوایە لە 1980
کۆتایی بە ماوەی سەرۆکایەتی بهاتایە بەڵام بینیمان بارودۆخی پەرلەمانی کوردستان کاتێککە دەستمان برد بۆ ئەو یاسایە ئەوەی لێ هات کە ئەو دۆخەی بە پەرلەمانی کوردستان یا ئەو کارەی بەرامبەر پەرلەمانی کوردستان کرا ڕێ لە سەرۆکەکەی گیرا و پەرلەمانی کوردستان کە گەورەترین دەستگای شەرعیە لە هەرێمی کوردستاندا بۆ شێوازە پەخرا ئەمە لە ڕاستیدا بمانەوە نەمانەوێت عیبەیەکی گەورەی هێنایە سەر بەرپرسانی ئەم هەرێمە ئەو ڕاستی بۆ هەموو دنیا سەلماند کە هەرێمی کوردستان ئەوە بەڕاستی نیەتی ڕاستەقینەی بووە و ئەمە چۆن دەڵێ ناونیشانی ڕاستەقینەی هەرێمی کوردستاندا کە هەرێمێکمان هەیە ئێمە بەناو دیموکراسین بەڵام دیموکراسی نین بەناو تێیدا دەسەدۆستکردنی دەسەڵات هەیە بەڵام بینیمان وانە باسی سەروەربوونی یاساکەین بینیمان وانە بۆیە ئەم کارەی کرا لە ڕاستیدا وای کرد دۆخی هەرێمی کوردستان یاخود ئاشتەوایی یاخود ئاشتی لە هەرێمی کوردستاندا بگات بۆ نەتیجەی کە ئێستا بەداخەوە وای لێ هاتووە وەکوتم یەکێکە لە کاتە یاخود لە ساتە هەرە ناخۆشەکان کە ململانەی ناشەریفانەی سیاسی لە هەرێمی کوردستانە گەشتوتەوە ئاستەی حیزبەکان تەنانەت ڕەنگە لە بۆنەکانیشە بروسکەی پیرۆزبایی و یەکنێردن و بروسکەی دەستخۆشی پیرۆزبایی سەرکردەکانیش وای لێ هاتەوە بەداخەوە دەڵێم کە ئەمە ئەو پەڕی حاڵەتی خراپە و دۆخێکی خراپە بۆیە دەبێت هەموو لایەکمان بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخانە پیاوی ئاشتی مان نییە لە کوردستان کوردستان خەڵکی ئاشتی خوازی زۆرتیایە و خەڵکی کوردستان وە خۆی خەڵکێکی ئاشتی خوازن لە ڕاستیدا لەسەر شەقامەکانە لە ناو کۆڵانەکانە لە هەموو شوێنەکانە هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستاندا بدوێنیت ئاشتی پێگرنگە و ئاشتی بە یەکێک لە دروشمە باشەکانی دەزانێت بەداخەوە دەیڵێم هەندێک حیزبمان هەیە لە هەرێمی کوردستاندا ئاشتی کردوتە بنەمایە یا ئاڵایەکی وەکو یەکێک لە دروشمەکانی حیزبەکەی بەڵام بەداخەوە دەیڵێم زۆر ناڕازگۆ بۆ لەگەڵ ئەو دروشمەی کە بەرزی کردوتەوە کە وشەی ئاشتی بەکارهێناوە بە یەکێک لە دروشمەکانی بۆیە لە کوردستان ئەو کوتم بەڵێ خەڵکمان هەیە خەڵکی زۆر باشمان هەیە دەتوانێت پێشنیار کە دەست پێشخەری ئاشتەوایی بکە بەڵام لە ئاسی خەڵک لە ئاسی دەسەڵات لە ئاسی دەسەڵاتدار ئەو کەسێک کە بتوانێت ئاشتی بەرقرارکە نیمانە ئێمە هەمانە ئێستا بڕۆ مقابلەی هەر بەرپرسێکی ئەم وڵاتە بکە هەر سەرکردەیەکی سیاسی وڵاتە بکە لە ڕاستیدا خۆی بە کەسێکی زۆر ئاشتی خواز دەزانێت بەڵام ئایا لە واقعدا وایە واقعەکە پێی سەلماندین کە ئەو کەسانەی کە زۆر دەم لە وشەی ئاشتی و ئاشتەوایی دەنێن لە ڕاستیدا دەرکەوت وانە سپاس دەکەم دواتە گەرم و لای بەڕێستان چین لای مامۆستا ئیبراهیم محەممەد کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕای بەڕێزیش بزانم سەبارەت بە لە ڕۆژی جیهانی ئاشتی سەبارەت بە نەبوونی ئاشتەوایی سیاسی لە نێوان لایەنە سیاسەکانی کوردستان پێداوە کاری چیە کە ئێمە لەم ڕۆژەدا و ئێستاژ ئەو دۆخی کە کوردستان تێدایە کە ئاشتەوایی سیاسی لە نێوان لایەنەکاندا نەماوەوە پەیوەندی لایەنەکان لەو پەڕی ئاڵۆزیدەیە. بسم الله الرحمن الرحیم زۆر سپاس بۆ بەڕێزان و زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانشتان بەڕاستی ئەوەی کە بەڕێزت باسی دەکەی سەبارەت بە نەبوونی ئاشتی و هۆکارەکانی نەبوونی ئاشتی سیاسی لە هەرێمی کوردستان ئاشتی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستان بەڕاستی ئێمە جێگەی داخە دوای زیاد لە چارەکە سەدەیەک حکم و فەرمانڕەوایەتیکردن لە هەرێمی کوردستان ئێستا هەرێمی کوردستان بەدەست قەیرانگەلێکی زۆرەوە دەناڵێنێت لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی لە هەموو ڕوانەیەوە کە بەڕاستی پێویستەکە کۆمەلگایەک دوای 25 ساڵ حکومڕانی و فەرمانڕەوایەتی لە دەستی دیکتاتۆرێک و ڕزگاربوون لە دیکتاتۆرێک هەیبێت. ئەلبەت ئێستا کە باز هۆکاری ناسەقامگیری و نەبوونی ئاشتی لە هەرێمی کوردستان دەگرێت هۆکارەکە دەگرێتەوە بۆی کەوا لایەنە سیاسیەکان پێشتر لەسەر بابەتێکی سیاسی یاسایی گرنگ لە هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن و نەگەشتنە ڕاکەوتنێک ئەوەش هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە لایەنێک کە پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەوەی فعلەن دەربارەی یاسای سەرۆکایەتی هەرێم هیچ پرۆژەیەکی نەبوو بۆیکەوە چۆن ڕوئیای خۆی سەبارەت بۆ پرۆژەیە چیە چۆن لایەنتر لە پەرلەمانی کوردستانە پرۆژیان هەبوو کە ئەو سەرۆکایەتی هەرێمی کوردستانان چۆن بێت لە داهاتوودا ئەمە وای کرد کە بەعاو بۆ ئاقار دەبڕۆکە ئیسا دەگەرێت ئەمە لایەنی سیاسی و لایەنی ئابووریشەوە بەڕاستیەوە دەگرێتەوە بۆی کەوا فەشەلی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان کە لە ڕابردووە هەی بووە نەیتوانی ئەو نەوتە فرۆشتنەی بێتە هۆی خۆشگوزەرانکردنی حاڵەتی خەڵکی بارودۆخی خەڵکی و نەیتوانی بێتە هۆی ئەوەی کەوا بارودۆخێکی باشتر بۆ خەڵکی فەرەهەم بێنێت لە ڕووی ئابووریەوە بگرێ ئێستا ڕوبعی موچێک دەدرێت و ئەگەر بێت ئەو
بەو بارودۆخەیش خەڵک تەحملی کردووە گەر نەبووە بۆ ساڵێک و 6 مانگ 2 ساڵ بەر لە ئێستا خەڵکی بۆ خۆی بەعقارێکی ترە مامەڵە لەگەڵ دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستاندا بکردایە. ئەڵبەت من پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێمە عقلەتێکی سیاسی ئابووری مانێ لە هەرێمی کوردستانە بتوانێت پێشڕەوی ئەو خەڵکە بک بۆەوەی کەوا لە داهاتوویەکی باشی هەبێت. داهاتوی هەرێمی کوردستان بەدەستی کۆمەڵی خەڵکەوەی بەدەستی کۆمەڵێک سیاستمەدار و ئابووریەوەن کە فەشنە لە ناو لە سیاستی خۆیاندا ئەگەر بێت و لە وڵاتێکی ئەوروپی بووە ئەگەر بێت و لە وڵاتێکی کۆم بەریتانیا بووە ئێستا بایی 20 حکومەت ڕوخان لە هەرێمی کوردستانە هۆکار هەیە بۆیکەوە خەڵک بێتە سەر شەقامەکان و خەڵکەوە بکات و خەڵک ناڕزای دەربرێت و داوای مافی خۆی بکات. ئەڵبەت بە شێوازێکی ئاشتیانە بە شێوازێکی مەدەنیانە دوور لە توندوتیژی دوور لە بەکارهێنانی هێز و ئەم شتانە. ئەڵبەت بەسم ئەوەیە کە هۆکاری سەرەکی بریتە لەوەی خەڵکی لە ڕووی مافە سەرەتایەکانی خۆیەوە شتی بۆ فراهم نهاتووە بۆیە خەڵک ناڕازیە خەڵک پڕە خەڵک داوای ئەوە دەکاتەوە کە بۆیە لە کۆی ئەم شتانە ناسەقامگیریێکی کۆمەڵاتی دروست بووە لە کۆی ئەزمە سیاسیەکانیشمان ناسەقامگیریی سیاسی دروست بووە وای کردووە کە فعلان کۆمەلگاکی شڵقاو بێت ئێمە شەڕی داعشمانەیە پێشمەکە لە بەرەکانی شەڕەکەن ئەمانە هەموو هۆکارێکن بەڕاستی دەبێت بنرخێنرێت ئەمان دەبێت لە مێژووا بنووسێتەوە بەڵام لە هەمان کاتا دەبینین لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریەوە بۆ ئاراستەکردنی هەرێمی کوردستان سەرکردە سیاسەکانی ئێمە فەشەنە نەناو لە هەرێمی کوردستانە ئەمە دەبێت بەواقعی بوترێ باواقعی باسی بکرێت کام فەشەلی سیاسی لە هەرێمی کوردستانە هاتۆ بوونی هەیە بەرهەمەکەی بریتە لەو سیاستە هەڵەی کە ئەم سیاسەمەداران لە ڕابردووە هێنانەوە ئەمڕۆ بۆیە پێویستەکە چابخشێنێتەوە بە سیاستەکانیانە بۆ پرۆژانەی کە هەیان بووە. بەڵێ زۆر باش سەبارەت بە مەسەلەی بەڕێز باس لە ئاشتەوایی سیاسی کرد و ئاشتەوایی کۆمەڵایەتیش کە ئێستا بۆی قەیرانەدارایە کەوتۆتە مەترسیەوە یعنی چ پەیوەندێک لە نێوانەوەی کەنەمانی ئاشتەوایی سیاسی لە نێوان هێزە سیاسیەکان و سەبارەت بە مەسەلەی قوتی خەڵک و نەمانی لاوازبوونی ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاسایش کۆمەڵایەتی ناو خێزانەکان لە کۆمەلگەی کوردیە کاکە چۆن تێک ناچێت ئەمانە پەیوەندێکی گەوریان بەسەرێکەوە هەیە بریارە سیاسە سەقەتەکان بەردۆخێکی ئابرووی سەقەتان بۆ هەرێمی کوردستانی ناوەتە بڕیارە ئابوورە سەقەتەکان شیرازەی کۆمەلگا و خێزانان تێکداوە کابرا قەرزارە کابرا نازانێت چۆن بژێ هاوڵاتەکانی دابین کات کابرا نازانێت چۆن بیر لە داهاتوو مناڵەکانی بکاتەوە ئەمانە هەمووی کێشەگەلێکن لە ڕووی کردوتە خێزان بەمە هەڵەوەشێتەوە نازانێت بە ڕووی هەندەران بگرێتە بەر نازانێت بڕات بەردرگای چێ بگرێت نازانێت داوای پارلەکێ بکات بۆیە خەڵکی تووڕەبوونێکی تەواوی هەیە لە ڕۆژی ئاشتیا بریا ئەمڕۆ وەکوونەتەوە یەکگرتوەکان سبەینێکەنەوە یەکگرتوەکان یادی ئەو ڕۆژە دەکاتەوە و هەموو وڵاتان یادی دەکەنەوە بریا هەرێمی کوردستانی بە شێوازێکی ئاشتیانە و جوان بیاونتە ئێمەش خشتە دەخێن سێنە سەر بیناکردنی ئاشتی لە هەرێمی کوردستانە نەک بۆ ئاڕاستەیەدا بڕوە کە ئەمڕۆ خۆپیشاندان دەکرێت کە ئەمڕۆ خەڵک قوتی نییە ڕوبعموچەیەکی دەگرێت نازانێت چی لێ بکە دوو مانگ نەجارێک تا ئێستا شەیدانە 4 مەعاشیان گوزران لەم ساڵەدا تا ئێستا چینەکانی تر مەعاشەکانە نەگەشتە تەمموز ئاب لەبەرەوە ئەمانە هەمووی دەبێت لە بەرچاو بگیرن بۆ خەڵک تووڕێ بۆ خەڵک لە ڕۆژی ئاشتیا بین لە ئاشتی کرد ئاشتی ناکاتەوە بۆ شێوازەی کە وڵاتان لێ دەکەنەوە ئەمە من باسی وڵاتانی خۆڕاتی ناوەڕاست ناکەم باسی سووریا ناکەم باسی ئەم وڵاتانە ناکەم کە شەرگەلێکی تێدایە بەڵام باسی ئەو وڵاتانە دەکەم کە سیاسەتمەدارەکانن توانیوانە وڵاتێکی خۆشگوزەران بۆ هاوڵاتەکانان بێنەدە بوون بۆی کار لە ڕۆژی ئاشتیا لە ئاشتی بکەنەوە بیرۆ بکەنەوە کە بینای ئەم ئاشتی بوونێ وڵاتەکانم بەرەو سەر برن بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان دەبێت بە دوای ئاشتیا بگەڕێن بڵێن ئاشتی لەکوێیە چۆن فەرەهەم دێت چۆن دەست پێ بکەین چۆن بکەین ئەم بەڕاستی کێشەگەلێکن کە بێت خەڵکی لەسەری بوەستێ ئێمە لە ڕووی سیاسی لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری کێشەگەلێک هێرن زۆرمان هەیە کە ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی سیاسی هەرێمی کوردستانی تێکداوە دەبێت چاک بکرێتەوە. بەڵێ سەبارەت بە هۆکارچیە کە پێ وایە لە سای دەسەڵاتدارانی ئێمە میلەتی ئێمە ژیانێکی ئاشتیانە نییە و ئاشتی سیاسی و مەسەلەی ئاشتی کۆمەڵایەتی لە کۆمەڵگەی ئێمە بەرەو لە ناوچوون دەچێت هۆکارەکەی چییە؟ ئەڵبەت بۆم باس کرد ئێمە ئێستا دیراسەکەم لە بەردەستانە بێت کۆی ئەو کێشانی هەرێمی کوردستانی دیراسە کرد بێت و لە کۆنە لەسەرکردێت بێت کۆمەڵی هۆکاری دقیق 1 2 3 4 بدا بەدەستەوە بەڵام هۆکارێک سەرەکیەکەی بریتێ لەوەی کە سیاسەتمەدارەکانی ئێمە نەیانتوانیوە لە ڕابردوودا بارودۆخێک مامەڵەکردنێکی باش لەگەڵ داهات و سەروەتی ئەم وڵاتە باشی بەڕێوەبەرن بۆیکەوە ئەمڕۆ خەڵکی ئاشتێکی باشی هەبێ
لە ڕووی ئاشتیەوە لە ڕووی دامەزراوە سیاسەکانمانەوە بینا کرابێت بەڵام ئەمڕۆ نەدامەزراوە سیاسەکانمان بیناکراوە ناشتێکی تەواومانە لە هەرێمی کوردستانەکە کە ئێمە هەرێمێکمان هەیە ئێستا زۆنی سەڵ و زۆنی زەرە بەردەوامەیە ئێستاش ئەگەر لێ بگەڕێن دهۆڵی دوو ئیدارەی زۆر بەباشی لێ دەدرێت ئەگەر ئێستا بێڵێن هەر هەفتەی ڕابردوو نەبوو لە ماوە جەژنە کە هێزەکانی پارتی کشان بۆ کەرکووک و هێزەکانی یەکێکیش کشان بۆ بەرە ڕوویان ببنەوە هەرکاکەم ئەم وڵاتی ئێمە دوای 25 ساڵ دوای چارەکە سەدە لە فەرمانڕەواتیکردن ئامە هۆکارەکەیەتی کە بەدەستی ئاشتیەوە دەناڵێنێت هۆکاری ئەوەیە کە ئێمە عەقڵێتی سیاسیمان هێشتا نەگەشتەوەی کە عەقڵێتێکی حکومدارانە بێت بتوانین فەرمانڕەوایەتی خەڵک بکەین بتوانین بەو خەڵکە بڵێن ئێمە فەرمانڕەوایەکی باشن بۆیەوە ئێمە داهاتوویکی باش بۆیەوە فەرام دێنین بۆی کەوا ئەوە بن بەڵام هۆکارەکانی وەکووتم هۆکاری دقیق نین هۆکارە سەرێکیەکەی بریتێنەوەی عەقڵێتی سیاسی سەرکردە سیاسەکان کە فەرمانڕەوایەتی ئەم هەرێمەیان کردو لە مودەی چارەکە سەدەی ڕابردوو بەڕاستی عەقڵێتێکی لاواز بۆ شکست خواردوو بۆ فاشل بۆ نەیتوانیوە بەرئەنجامێکی باش بۆ ئێمە بەدەست بێنێت. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسەدەنی لەگەڵمان بێنەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک بە هاتنێگر بگەڕێن و لای بەڕێز ئێوەکو کەمپینەکەی خۆتان ئێوە بەیانی کە ڕۆژی جیهانی ئاشتێ بەنیازن چ چالاکێک لە کوردستان ئەنجام بدەن لە پێناو باشکردنی ئاشتەوایی سیاسی. مەڵێکی لە چالاکیەکانمان بڕیارمان داوە سپینێ ئینشاءالله بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوەکانی شاری هەولێر و کەرکووک و سلێمانی هەڵەبجە کۆبوونەوەیەکی ئاشتیانە لە بەردەم تەلاری پەرلەمانە ئەساس بدەین. مەبەستەکەمان بەڵێ لە شاری هەولێر مەبەستەکەمان تەنها ئەوەیە جەختکردنەوە لە پێویستی و زەڕورەتی ئاشتی بۆ ئێستایی هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی ئاشتی ئاوەدانی بەدوایە گیرفانپەڕی هاوڵاتیانی بەدوایە شەڕ و ناکۆکی وێرانی و ئەوەی کە ئێستا ئیبینین بەدوایە لەبەرەوە تاکی دەکەینەوە یاداشتێکمان هەیە جەخت دەکەینەوە لە پێشتان چی لە خۆگرتووە یاداشتێکە بەیانی بێنازنەوە لە بەردەم پەرلەمان بڵاوی بکەنەوە. وڵا بۆ هەموو لایەنە سیاسیەکانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کەوات جەخت دەکەینەوە کەوا ئاشتی لە ئێستا لە هەموو کات زیاتر زەڕورترە کەوا هەم لایەنە سیاسیەکان هەوڵ بدەن بێن بەدەممانە بۆ کۆبوونەوەی ڕۆژی یەکیدا و هەروەها ئاشتی لە کوردستانە زیاتر هەوڵی بۆ بدرێتێت و بچەسپێت و هەروەها ئەو هەوڵی کە هەیە بۆ 27 مانگیش ئەویش دووبارە بە ڕێکارێکی توندوتیژیانە ڕاتوو بە شێوەیەکی ئاشتیانە هاوڵاتیان و هەروەها فەرمانبەران داوای مافی خۆیان. بەڵێ بۆچی ئێوە بەردەم پەرلەمانی کوردستان تاڵ بژێرە خۆی ئێستا پەرلەمانی کوردستان پەکی خراوە نزیکەی ساڵێکە زیاتر لە ساڵێکی کۆبوونەوەیکیشی ئەنجام نەداوە. پەرلەمان ماڵی گەوری هەمومانە ئیرادەی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێدا کۆ بۆتەوانێ
کە پەک خراوە هەمومان لە پەخستنی ناڕازین کەس وازانەی دڵخۆش نییە بە پەخستنی پەرلەمان ئەرکی هەمووشمانە کەوا کارای بکەینەوانێ لەبەرەوە ئەو شوێنە بە پیرۆستترین شوێنمان و بە شیاوترین شوێنمانزانی و بۆ بەیانی داوای کارەکردنەوەی پەرلەمان دەکەن لە بەیاننامەکەدانی چ خاڵێکی تێسەوار و پەرلەمان ئێمە داوای کەکەینە یەکێ لە داواکارەکەمان ئەوەیە کەوا پەرلەمان کارا بکرێتەوانێ بەڵام شێوازی کارەکردنەوەکەی بەجێڵینەوە بۆ لایەنە سیاسەکان ئێمە ناچینە ئەو تەفاسی لەوانێ بەڵام یەکێ لە داواکارەکەمان ئەوەیە کەوا ئەو پەرلەمانی کە لە بەردەمی ئاوەستاوین کارا بکرێتەوانێت چونکە ئیرادەی هاوڵاتیان هەمووی لەوێ و دەنگدراوە بەو نێنەرانی کە لەوێدا کۆ دەبنەوانێ بۆ ئەوەی قسە لەسەر کێش و گرفتەکانی زۆر باشتر ئەم لایەنە سیاسیانە نەمدۆخی هەرێمی کوردستانیان بە ئێستاگەیاندوی و لەگەڵیان کۆبنەوە هەمویان ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی کە بەشداری بکەن و بڕیاری یەکلاکەرەوە بدەن مەستەوەی سپینیەکە ئەوەی کە لە مەسەرەن لە یەکی دەیەوە ئەنجامی دەدەن بنسبەت یەکی دەوانێ ئێمە ئەوەی تێگەیشت بین لە ئەنجامی سەردانەکانمانە بۆ ئەمان دەرکەوتووە ئینشاءڵڵا ئامادە ئەبن ئەو پێنج لایەنە لە ئاستێکی باڵادا هەروەها سەرڕای ئەوەی کەوا ئەو پێنج لایەنە دەڕوا دەکرێت ئێمە 6 نوێنەرایەتی ڕێکخراوەکان حزورمانە بێت لەگەڵ میوانداری کۆمەڵە کەسایەتی و هەروەها خۆنسڵی وڵاتانیش لێوە حزوریان نەبێت کوسڵ وڵاتان شتەناگە دەرکردوەوە لە سەرەمە بەڵێ ئینشاءڵڵا ئەوە داوەتی ئەوانیشانەکە ئەوانیشەکانی ئەو یەکی دەکە لە پارێزگای هەڵا بجێبڕتەوەرەکانی چین بوون سەبارەت بە ئەجێندای ئەوەی کە لەوێ جێبەجێ ئەکرێت بریتە لەوەی کەوا ڕێز پارێزگاری هەڵەبجە لەوێ وتارێکی بە خێراتنی ئەبێت و هەروەها بە نسبەت کەمبینەکەوانەیە یاداشتێکمان ئەبێت هەر لایەنێکی سیاسی بۆ مای 7 دقا تاوەکو 8 دقا لەوێ مبادەری خۆی بۆ ئاشتی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دەخوێنێت بەڵام خۆشتان بڕاتان بۆ هەیە کامۆیزە سیاسەکان بەشداری دەکەن پەشیمان نەبنەوە ئەوەی ئێمە تێگەشت بین دڵمان خۆشە بە ئیشەکە و لە خەڵکی لە نوێنەرەی لایەنە سیاسەکانی کە قسەمان لەگەڵا کردوون ئەوان لێ خوێندرێتوانێت کە حزوریان هەبێت وازان ئەگەر ئامادە نەبنێەوە چیرێکن مەسەن لایەنێک ئامادە نەبێت ئێمە تەمە ناکەین ئامادە بن لە حاڵەتی ئامادە نەبوونی هەر لایەنەکە ئێمە 5 کورسی دایانین ئەوە ئەو لایەنی کە نایە کورسەکەی بۆ بۆشی ئەمێنێتەوانێت لەبەرەوە لەواتی قسەی خۆمان هەبێ بۆ ئەو لایەنەی کە نایە بەدەم ئاشتیوانەیە کە بریتە لە خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەر باشە سپاس دەکەم دواتە گەرم وڵاوێز کاگا عەبدوڕەحمان گەرم وڵاوێز سەبارەت بە مەسەلەی ئاشتەوای کۆمەڵایەتێکە کە ئێستاویش کەوتوتە مەترسیەوە بۆی مەسەلەی نیموچە و کەمتر لە نیموچەوە ینی کێ بەرپرسیارە لەوەی کە ئێستا ئێمە ئاشتەوە سیاسەکەمان نەمەوە خەرکاشت کۆمەڵاتیگەش بە تەواوی لێ ناوچێت بە تەکید ئەو دەسەڵاتی کە ئێستا فەرمانڕەوایی هەرێمی کوردستان دەکات و ئەو بەرپرسانەی کە لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیراندان و ئەو حکوومەتی کە ئێستا هەیە بەرپرسە لەو ماڵوێرانی و لەو قوربەسەری و لەو نەهامەتی کە بەسەر خەڵکی کوردستانە هاتووە چونکە لێمان تێک نەچێت ئەم سیستەمی کە ناویان ناوە سیستەمی پاشەکەوت کە نیوموچە و ڕبعموچە دەن بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ڕاستیدا لە دنیا شتێکی لەو جۆرە نییە و ئەمە شتێکی دانسقیشە هەرێمی کوردستان حەق لەسەر ئەوە ناوی لە داهێنەرەکانە لە ڕاستیدا تۆمار بکرێت بۆیە چۆن لە داهێنەرەکان تۆمار یعنی بڕۆ هەچی هەرێمی دنیا هەیە وڵاتانی دنیا هەیە بگەڕێ شتێک نییە بەو سیستەمەی کە ئەمان نایە ناوە سیستەمی پاشەکەوتی موچە و موچەی فەرمانبەران نیوە یا ڕوبع بدەنە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتێکدا هیچ زەمانەتێک نییە ئەم پارەیە کە بەتوان وتەوەت پاشەکەوتەکەین پاشەکەوت بکرێت بە پێی یاسا هیچ کارێک بۆ فەرمانبەر نەکراوە ئەمە زۆر ڕوونە زۆر ئاشکرایە لای هەمومان بۆیە ئەوەش کە کراوە لە ڕاستیدا لە غیابی پەرلەمانی کوردستان ناکراوە یعنی من ئەوەندەی بابەتەکە تێگەیشتوم حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕۆژەوەی کە پەرلەمانی کوردستان پەخراوە سەرچۆپی گرتووە بە ئارەزووی خۆی چی ویستووە کردوێت هیچی گەندەڵی هەیە ئەیکات کەس نییە لە پێچینەوەی لێکا کەس نییە بانگهێشتی کا کەس نییە سەحبی سیقی لێ بکات ئەمە وای کردووە ئەم حکوومەتە بەخواستی خۆی هەر لە گرێبەستی نەوتیەوە ئەیکات هەر لە سیستەمی ئەو شێوازی کە پێوتە سیستەمی پاشەکەوتی موچە بە ئارەزوی خۆی ئەیکات ئەگەر سێرێکی پەرلەمانی عێراق بکەین لە پەرلەمانی عێراقا یاخود لە حکوومەتی عێراقیە لە 3% لە موچەی فەرمانبەرانی عێراقی دەبرێت ئەویش کاتێک کە پەرلەمانی یاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕەزامەندی دەربڕی تەنها لە 3%. ئەمەی کە لە هەرێمی کوردستاندا لە 115 بۆ لە 175 لە موچەی فەرمانبەران دەبرێت شتێکی ئەوەندە بەڕاستی تاوانێکی ئەوەندە گەورەیە بەرامبەر فەرمانبەرانی کوردستان کراوە ئەمە جۆرێکە لە سێدارەدانی فەرمانبەرانی کوردستان چونکە
ئەو پارەی کە ئێستا دەدرێت بە ناوی هەندێک فەرمانبەر ڕوبعی بەرەکەوێت هەندێک فەرمانبەر نیموچەی بەردەکەوێت لە ڕاستیدا بەشی لە 25 پێداویستەکانی ناکات و لەوەش خراپتر ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک ئەم سیستەمە سەقەتەی داهێنا وعدیدا بڕیاریدا بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە فەرمانبەرانی کوردستان کە هەموو دەیمانگێک لە کات و ساتی خۆیان ئەم ڕوبع موچەیە ئەم نیموچەیە دێن بە فەرمانبەرانی کوردستان بەڵام بۆمان دەرکەوت ئەمڕۆکە بەیانەی 21 نۆیە هێشتا موچەی مانگی حەوت نیوەی نەدراوەتە فەرمانبەرانی کوردستان ئەمە دەری خستکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاستیدا ئەو کاکەیە باسی کرد قەیرانە ئابوووریەکە وا خەزبووەتەوە لە هەرێمی کوردستاندا ئەمەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بەرپرسانی حکوومەتە کە لە ماوەی 2023 بە 2014 نەیانتوانیوە هێندە ئەو پارەی هێندە لەو پارەی کە لە حکوومەتی ناوەندەوە هاتووە کە زیاتر لە 80 میلیارد دلارە نەیانتوانیوە 5 میلیارد دلار خەزنکەن بۆ ئەم ڕۆژە بەکاربێنن چۆن پندێکی کوردیڵێ پارێسپی بۆ ڕۆژی ڕەش ئەمانە بیریان لەوە نەکرێتەوە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی حاڵەتێکی لەو شێوازە دەبێتەوە بەڵام بەس بۆ خۆیان بۆ میلەت بیرانەیە بۆ خۆیان بیرانێکێتەوە بەتاکید ئەو پارەی کە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەوان ئەوەی کە بەلایەنەوە مەبەست نەبووە ژیان و گوزارانی خەڵکی کوردستان بووە ژیان و گوزارانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بووە پێم وایە خۆیان هیچ کێشەیەکیان نییە ئەوەندەیان کۆمپانیا و ئەوەندەیان بیرانەوت و کۆمەڵشتی کە هەیە و داگیر کردووە بە سەدان ساڵێکە کێشیان نەبوو خۆیان نەبوو مناڵەکانی باش ئامارەکانی سەخت بنووی قەیرانی دارایی چمان پێ دەڵێ بارەی ئاشتی کۆمەڵایەتی ناو خێزانەکان چمان پێ دەڵێ بەداخەوە زۆر مەترسیدارە و ئاماژە ترسناکەکانی قەیرانی دارایی زۆر دەرکەوتووە کە ئەمە قەیرانی چۆنەڵێ ئاشتی ناو خێزانەکانیشی تێکداوە تۆ بیرکەرەوە لە هەرێمی کوردستاندا بەپێی هەموو داتا و ئامارەکان زۆرترین ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستاندا ئێستا هەیە زۆرترین ڕێژەی تەلاقدان و جیابوونەوەی خێزانەکان هەیە زۆرترین تاوانی دزیکردن هەیە زۆرترین هەڵکوتانە سەر ئەو ناوچانە هەیە کە پارەی تێدایە وای لێ هاتووە بڕۆ بنکەی شورتەکان بنکە پۆلیسیەکان لە ڕاستیا بۆ دەرەکەوێت کە ڕێژەی دزیکردن چەند زیادی کردووە ئەمانە ڕاست و دروست پێمان ئەڵێت هەرێمی کوردستان ئاشتەوایە کۆمەڵایەتەکەیش یا ئاشتی ناو خێزانەکانیش بە تەواوی کەوتووەتە شڵەژانەوە و ئەگەر لە ڕاستیدا بەجوویی نەخشەڕێگایەکی باش دانەنرێت من ناڵم قەیرانەکان هەمووی چارەسەرەکرێت بەڵام ئەگەر نەخشەڕێگایە پلانێکی خێرا دانەرێت ئەم بارودۆخە ئاوها بڕوات لە ڕاستیدا لە تەحملی خەڵکی کوردستان و کۆمەڵانی خەڵکی کوردستانە نەماوە چونکە خەڵکی کوردستان ئەگەر تا ئێستا شتێک پاشەکەوتی کردبێت لە ساڵانی ڕابردووە ئەو پاشەکەوتێشی خەرج کرد و حکوومەتی هەرێمیش ئەو پاشەکەوتی بۆی داناوە پێم وانە فەرمانبەران بەڕاستی ببینەوە. سپاسم دەتەگەرم و لای بەرزستان مامۆستا ئیبراهیم ئەگەر بینەوە لای بەڕێستان سەبارەت بە ئەوەی کە ئێمە ئاشتەوایی سیاسیمان لە کوردستان نەماوە سەبارەت بەوەی کە ئاشتەوایی کۆمەڵایەتی ناو خێزانەکانیش کەوتوتە مەترسیەوە بۆی ئەو باردۆخی کە خەڵک تێدا پێ دوای ئەولەویات دەبێت بۆ کامیانێ بۆ چارەسەرکردنی یاخودە دووکیان وابەستن بە یەکتریەوە هەم چارەسەرکردنی ئاشتەوایی سیاسیەکەم ئەوەی کە کار بکرێت بۆی ئاشتەوایی کۆمەڵایەتیش باش بکرێت. بەڵێ خۆی لە ڕاستیە سێ بواری زۆر گرنگە سێ سەکتەری زۆر گرنگە بواری سیاسی بواری ئابووری واری کۆمەڵاتی لە هەموو کۆمەڵگایدا دەبێ ئەمانە ڕەبتێکی تەواویان پێکەوە هەبێ بۆیکەوە ئاراستەی کۆمەلگا ئاراستەیەکی ئیجابیە بۆ سەر هاوڵاتیان واتا سیاست و ئابووری دەبێت لە خزمەتی لایەنە کۆمەڵایەتەکە بێت لە خزمەتی هاوڵاتیان بێت واتا ئەگەر تۆ سیاسەتێکی ڕاست هەبوو ئابوورێکی ڕاست هەبوو ئەو کاتە ڕەنگ دەداتەوە لە ڕەنگدا لە ناو کۆمەلگا بۆیە پێویستەکە ئێمە بێن کێشە سیاسیەکانمان کێشە ئابوورەکانمان چارەسەرکەین بۆیکەوە حاڵی هاوڵاتیان باش بێت ئەخر ناکرێت کاکە چۆن ڕەنگ ناداتەوە لە حیاتی خەڵکیە کاتێک کە پارە نەبوو زەرایب کەم بوو ئێستا زەرایب چەند قات کراوەتەوە 100 قات کراوەتەوە هەیواشێ زەرایبی 200 قات کراوەتەوە بەڵام ڕاتبەکەیش نییە ئەمە چۆن ڕەنگ نادات لە حیاتی هاوڵاتیان تا لە بێگی سەد دەچێتە ناو زانکۆوە 100,000 دیناری لێ وەردەگرن لە کاتێکدا باوکی مەعاشەکەی وەرنەگرتووە ینی کۆمەڵە کێشە هەن بوو بە هاوڵاتی دروست بوون کێشەی کۆمەڵایەتی کێشەیەک ناو خێزانەکانە دروست بووە بەڕاستی ڕەنگدانەوەی چییە ڕەنگدانەوەی بڕیارە سیاسیە سەقەتەکانە کام بڕیارە سیاسە سەقەتانە کاریگەری لەسەر ئابووری وڵاتەکەش کردووە کە بڕیاری سەقەتی پێ بدات لە هەمان کاتدا ئەمانە هەمووی ڕەنگدانە لەناو کۆمەڵگەکان دروست کردووە بۆیە شێوازی کە سەیری هەرێمی کوردستانەکەی لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیوە شڵەژانێکی گەورەی پێوە دیارە سەرباری ئەو شەڕە نەخوازراوەشی کە داعش بەسەر هاوڵاتیان هەرێمی کوردستانە سەپاندوویەتی ئێمە دەبێت لە بڕیارە سیاسیەکانمانەوە بگەڕین بڵێن بڕیارێکی سیاسی دەبێت بە دروستی بدرێ بۆی کەوا ئێمە بتوانین هاوڵاتیانمان دڵنیاکەینەوە کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی دروستدا دەڕوات دامەزراوە سیاسیەکانمان کەم باوەڕم وایە دامەزراوەی سیاسی وەکو ناو هەمانە
بەڵام وەکونا و کوڕۆک و بیناکردین دامەزراوە سەرسیەکان نیمانە بەناو پەرلەمانمان هەیە بەڵام بینایی پەرلەمان چۆڵ و هۆڵە بەناو حکومەتمان هەیە بەڵام حکومەت 100 ڕۆژ دانیشتنی نەکردووە بەناو دامەزراوەی قەزامان بەڵام دامەزراوەی قەزا لەسەر حیزبەکان تاپۆکرا بە تایبەتی پارتی یەکێتی لە هەمان کاتە ئابووریشمان دەبینین بریتە لە نەوتەکە و ئەو سیاسەتە فەشەنەی نەوت کە بریتی ئەسا بەردۆخی هاوڵاتیان و پارەی هاوڵاتیانی بە ماڕاستە گەیشتگاندووە لەبەرەوە ئەم هەموو شتانە دەگەڕێتەوەی کا برارێکی دروست بدرێ کە لە بواری سیاسیە ئاشتەوایەکی تەواو هەبێ بۆیەکەوە ئاشتەوایەک و استقرارێکی اقتصادیمان هەبێ بۆیەکەوە ئەم دوو ئاشتەوایی سیاسی و ئابووریە ڕەنگداتەوە لەکوێ لەناو کۆمەلگا و هاوڵاتیان استقرارێکی هەم دەرونی هەم گیرفانی کاکە دەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە ئەمە ئەم بڕاستی تەواوە ینی بەندێکی کوردی تەواوە باشە بە بڕای بەڕێزت ئێمە تا لە کۆمەلگەی کوردیدا دام و دەستگاکانمان نەکرێن بە موەسەساتی ئاشتەوایە کۆمەڵایەتەکەش بەرەم نایە جگە لە ئاشتەوایە سیاسەکە یعنی ئەگەر دامەزراوی باشمانە بێ ئاشتی کۆمەڵاتیش لە کۆمەلگەی ئێمەدا باشتر دەبێت بێگومان ئەگەر بێت و ئێمە دامەزراوەمان هەبێ دامەزراوەی سیاسی سەرکەوتوو قەزا تەنفیزی تەشریعی ئەم سێ دامەزراوە سەرەکیانە کە بێدەڵێن فۆرمال ئینستیتوشن پۆلیتیکال ئینستیتوشن ئەم سێ دامەزراوە سەرەکیانەی کە ئێمە لە هەرێمی کوردستانە هەمانە بکرێن بە موەسەساتی بە دامەزراوەی بکرێن ئەو کاتە ئەمە دەبێتەوە هۆی ئەساسێکی باش بۆی کەەوە حاڵی هاوڵاتیان باش بێت بەڵام کە ئەمانە ئەساسیان نەبوو کە حکوومەت کەسی نەپرسیەوە کە پەرلەمان نەیتوانێت ڕقابەی خۆی بکات کە پەرلەمان نەیتوانێت یاسای خۆی تعدیل بکات و یاسا دەربکات بە شێوازێکی باش کە پەرلەمان نەیتوانێت بزانێت داهاتی وڵاتە لە چی و دێ چۆ دەڕۆ بە گیرفان چ بەرپرسێک دەڕوات کە قەزا نەتوانێت بەرپرسە زەکانی ئەم وڵاتە ئێمە محاسبە بکات و لەسەرەوە داکۆکی دادگایان بکات بڵێ 25 ساڵە ئێوە داهاتی ئەم وڵاتە ئەبەن ئەیکەنێ کوێ بۆ کوێ ئەبەن و خزمەتی کوێ پێیەکەن ئەگەر ئەمانە نەبێ بەڕاستی ئیستقرار وجودی نابێ و ئەم پینەکردنەی خەڵکیش و ئەم پینەکردنەی سیاسەکانش کە دەیانێ بیکەن و کۆبوونەوە یەک و دوو کۆبوونەوە سێ کۆبوونەوە بەڕاستی ئەمە چارەسەری کێشەکان ناکات چارەسەری کێشەوە ئێمە دەبێت بەڕاستی ئەو بڕیارە بدەین کە ئەم سیاسیانی کە ئەمڕۆ فەشەیە ناو لە هەرێمی کوردستانە کە دەسەڵاتی 25 ساڵی ئەم هەرێمیان هەبووە کە دەسەڵاتی مطلقیان هەبووە حسابیان بۆ کەس نەکردووە گیرفانی خۆیان و عائیلەکانیان و خێزانەکان و عەشیرەتەکانیان پڕ کردووە بەڕاستی ئەمانە ئەبێ وازە سیاست بێن و استیقالە بکەن و بڕۆنە بۆ ماڵەکانی خۆیان و لێگەڕن بۆ خەڵکیتر با دامەزراوە سیاسەکان بە دامەزراوەی بکەن با دامەزراوە سیاسەکان بکەونە سەر پێ با خەڵکی بێت ئەم دامەزراوە سیاسانە بینا بکاتەوە بە شێوازە کە هاوڵاتیان ئیستقراری کۆمەڵاتیان بگەڕێتەوە. بەڵێ سپاس دەکەم ئەگەر کاتە بدواتە گەرم وڵای بەسکە بڕحمان سەبات بۆی کە پێ دوایەتە ئێمە مەسەرەن دامەزراوی بێزمان نەبێت لە کوردستان لە حکوومەت لە پەرلەمان لە دەستگا هیچ ژانێکی خۆشبەختانە بۆ ئاشتی و ئاشتیانە بۆ خەڵکی کوردستان فەرهەم ناوێت هەرێکێک لە کێشە گەورەکان کە نەماتوانێت لەمەوەی 25 ساڵی ڕابردووە لە ڕاستیدا دایمەزرین لە هەرێمی کوردستاندا ئەوە بووە ئێمە دامەزراوەکانمان یاخود دەستگاکانمان بە موەسەساتی نەکراوە بە دامەزراوەی نەکراوە بۆیە ئەگەر وەکو دکتۆر وتی ئەگەر بەم عەقڵیەتەوە لە ڕاستیدا هەر ئیش بکەین ئێمە لە چارەکە سەدەیەکی فەرمانڕەواییشمانە ناتوانین موەسەساتی گرنگ و دامەزراوەکانمان دەستگاکانمان بکەین بە دامەزراوەیی و ئیش و کارەکان بەپێی یاسا بڕوا بڕێگەوە بۆیە من پێم وایە دەکرێت بە هەموو لایەکمان گرنگی بدەین بە دروستکردنی موەسەسات یاخود دامون دەستگاکان لە هەرێمی کوردستاندا بکەینە دامەزراوە نەک ئەوەی کە لە فەرمانگەیەکە بەڕێوەبەری دائیرەیە بگۆڕێت ئیتر ئەو بەڕێوەبەرە بۆ خۆی بە مزاجی خۆی چی بوێت بیکات ئەم دائیرەیە ئەگەر بۆ نمونە دامەزراوە بێت یاسایەکە بێ بۆ کارکردنی ئیتر وەزارەتە یا بەڕێوەبەرایەتیە بە من و بە کەسێکی کە ئەگەر بەڕێوەبەر بین گۆڕانکاریتیان نەکرێت تاواکەری کارەکان تا ئێستا ئێمە دەسەڵاتدارانەوە و حکوومەتە جۆرێک لە گۆڕانکاری بەسەرنانی ژیانی خەڵک ئاشتیان باشتیانە ناژیت نەخێر باشتیانە نەبووە و من پێم خۆشە هەر لێرەوە تاکیلەوە کەمەوە پێویستە کە سبەینە ڕۆژی ئاشتیە کات بەڕاستی ئاشتی ڕۆژی ئاشتی ڕۆژێکی پیرۆزە من پێم باشە هەمومان ناکۆیەکانمان وەلا بنین یاسا سەروەرکەین پەرە بە دیموکراسی بدەین و ئاسوودەی بۆ خەڵکی کوردستان گێڕینەوە چونکە خەڵکی کوردستان زۆرمان دووە و هەر لێرەشەوە داوا لە هەموو حیزبەکانی کوردستان دەکەم کە سبەینێ ڕۆژی جیهانی ئاشتیا 35 ساڵە ئەو ڕۆژە دیاری کراوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان بە تەواوی تێبگات کە ئەو ڕۆژە ڕۆژی ئاشتیا بە هەموو حیزبەکان بانگەوازی ئاشتەوایی سیاسی بکەن بانگەوازی ئاشتەوایی کۆمەڵایەتی کەن و من پێشم وایە تا ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستاندا بەرقرار نەبێت ئاشتەوایی نیشتیمانی
جیهانی نابێت ئاشتەوایی کۆمەڵایەتیش نابێت و ئاشتەوایی ناو خێزانەکانیش نابێت بۆیە باشترین شت ئەوەیە دەست پێشخەرن باشترین شت ئەوەیە سبەینێ هەموو حیزبەکانی کوردستان بە بێ مەرج بڕیار بدەن لەسەر مێزێک دابنیشن باز لە قەیرانەکان کەن کە ئێستا بەرەوکی خەڵکی کوردستانی گرتووە چونکە چی دیکە خەڵک تااقەتی بەڕاستی گوێگرتنی قسەی زلی نەماوە خەڵک چاوەڕێی کردارە و خەڵک بەڕاستی پەتی تەحملی لە چارەسەری ئەو ئاشتێ بە پلەی یەکەم لایکیە چارەسەری ئەو ئاشتیە لای پارتی دیموکراتی کوردستانە چونکە ئەوان بەرپرسی یەکەمن لەو دۆخەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە دروست بووە بە حکمیەوەی ئەوان کورسێکیان دایی کردووە کە کورتی سەرۆکایەتیە و ئەنجومەنی وەزیرانی سەرۆکەی لای پارتی دیموکراتی کوردستانە و ئێستا ئەگەر سیر بکەین زیاتر لە 8 وەزارەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستان باشەوەچون تێکاتە ئێستا کورسێک ژیانی لە 5 میلیۆن کەس تێکداوە بە تاکید کورسیەک بووەتە هۆی ئەو ڕووداوە ئەو دۆخی کە لە هەرێمی کوردستانە دروست بووە سبەینێ بانگەواز بکرێت هەموو حیزبەکان دابنیشن ڕێگە چارەیەک دابنێن بۆ چارەسەرکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەستپێکە بۆ ئاشتەوایی سیاسی و دەستپێکە بۆ ئاشتەوایی نیشتیمانی لە هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم کاک بەهادین کاتمەکەمەوە ئێوە پێتاوەکو گروپەکەی خۆتان کەمپینی ئاشتەوایی سیاسی چۆن ئاشتی بەرقەرار دەبێت یعنی چی بکرێت؟ وڵا ئێمە پێمان وایە ئەم 25 ساڵەی ڕابردوو بەڕاستی هەمووی هەڵە بووە لە ڕووی ئیداری و سیاسیەوانەیە ئەم لایەنانە بێنە سەر مێزی گفتوگۆ اعترافکەن کە هەڵەیان کردووە بە هاوکاری کۆمەڵانی خەڵک پلانێک بنێن بۆ بنیادنانی داهاتووی کوردستان و دڵخۆشکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی بە گەڕانەوە بۆ ئەو کەسانی کە خەڵکی زیرەکمان هەیە خەڵکی ئەکادیمیمان هەیە بەڕاهامی وەلانراوە ئەگەر ئێمە بین ئەو عقلانە بەکار بێنین بەڕاستی ئەتوانین ئاشتی و خۆشگوزارانی بە وڵاتانی بەڵێ ئێوە پێتان زەمانەتێکی بۆ کاری ئێوە سەر بگرێ جۆرێک لە ئاشتەوایی پێین چووکە پێشتریش کەمپینی زۆر و دانوستانی زۆر کراوە بەس لەم شێوازەی ئێمە نەکراوە ئەنی ئەمە نەمەتێکی تایبەتە تا ئێستەکانەیە ئەوان لە ژوورێکی تاریکە بۆ نمونە لە شاری جوان ئایان کرد لە ژوورێکە بەڵام ئێسکانەیە بە حزوری کۆمەڵانی خەڵک و هەروە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدی و هەروەها خصوڵی وڵاتان لە ماوەی ئاشکرا و بڕیار هەر هێزێکی سیاسی 7 دقیقە قسەی پێدەنی پێ دوای کێشەکان ئاشتەوایی بەم شێوەیە بەدی بێت ئێمە ناڵێن لەویا کۆتاییە بەڵام ئەلمیم ئەوان بێنە سەر مێزی گفتوگۆ ئالویا ینی بڕیار بدەن دەست پێ بکەن ینی بە دانیشتنەکان ئێمە ناڵێن بێک دانیشتن بوو دوو دانیشتن کۆتایی دێ پێویستی بەکات هەیە بەڵام لە سەختێکی زەمەنی دیاریکرد. باشە سوپاس دەکەم مامۆستا ئیبراهیم زۆر بە کورتی دقەیەکیش بۆ بەڕێستان سەبارەت بەوەی کە چی بکرێ بۆەوەی کە میلەتەکەی ئێمەش بە ئاشتی و بە ئاشتەوایی بژی. وڵا پێم وایە بەڕێز کاک مەسعود بەیانی بڕیار بدا کە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران بگرنەوە هەولێر و کۆبوونەوەیەکی بەپەلە بکەن بۆی کەوا بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی باشە بڕوات و سربەخۆی خوانەوە بکەنەوە پێم وایە ئەو هەنگاوە ئاشتی بەرقەرار دەکات بۆ هەرێمی کوردستان دەبێتە سەرەتایەکی باش بۆی کەوا ئاشتی لە هەرێمی کوردستانە بەرقەرار بێت چونکە پەخستنی پەرلەمان لە مەکتەب سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە بووە و سەرۆکی پارتی دیموکراسی کاک مەسعود ئەتوانێت ئەو برارە بدات و بڵێ مەکتەبی سیاسی عادی برار بدەنەوە بۆی کەوا پەرلەمان بگرێتەوە سەرچۆنی خۆی قەناعەتم وایە ئەو بڕیارە ڕنگدانەوەی ئیجابی دەبێت لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. بەڵام لە ڕۆژ ئاشتیدا بەڵێ پێ دوایە لە سایە و دەسەڵاتداران ئاشتی بۆ میلەتەکەی ئێمە بەرقەرار بێت. من لەم ئەوە سەرەتایەکی باش بێ بۆی کەوا دەست بەوە بکەین بینای ئاشتی بکەین باشە پێ دوای لە بری ئاشتی تا ئێستا بەڵیان بۆ میلەت هێناوە دەسەڵاتدارانی هەرێم ئەوە شتێکی بەڵگەنەویستە کاکە بڕۆ حاڵی گوزەرانی خەڵکی بزانە چۆنە ئەوە دەزانیت کە لە ئاقارێکدا دەژین بزانە لە چ بارودۆخێکی ناسەقامگەری دەرونی کۆمەڵایەتی سیاسی ئابووریدا دەژین نازان سەری هەواڵەکانی کەناڵەکان کەمزان چی ڕۆ دەدا نازانم بدان سمێنە نرخینە و چی لێ دێ بزان ڕوبعانوچەکە کەی دێ نازانن باوەک بە مناڵەکەی بڵێ پارە لەکوێ بێنم بۆت بۆ مەکتەبەکەت بۆ خواردنەکەت بۆ جوربەرگەکەت ئەمان هەمووان کێشەیەکن بەڕاستی ئەمان دەبێت لە داهاتوو ئەمانە چارەسەر بکرێت بەڵام هەنگاوی یەکەم بۆ بیناکردنەوەی ئاشتی لە هەرێمی کوردستانەوە بینا بکرێت بریتێرەوەی بەیانی پارتی دیموکراتی کوردستان بڕیار دا کە پەرلەمان بگەڕێتەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ میوانە بەڕێزەکانم سوپاس بۆ بینەرانی بڕە سوپاس بۆ کارن تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.